ئەمانە خوێندکاری پۆلی یەکی بنەڕەتین. هەر لەگەڵ دەستپێکی خوێندنیان ئاشنای وشە و زاراوە کوردیەکان و خۆشەویستی کوردستان دەکرێن. ئێستا وەزارەتی پەروەردەی عێراق کار بۆ گۆڕینی پرۆگرامی خوێندنی کوردی و شێوازی فێرکردنی ئەم خوێندکارانە لە ناوچە دابڕێنراوەکان دەکات. لەلایەن بەغداوە و باسکراکە لە بەڕێوەبەری خوێندنی کوردی لە بەغدا لەگەڵ حکوومەتی عێراقی تەوجیه ئەوەی کردووەکە ئەو مەنهەجانەی کە هەمانە خوێندنی کوردی کە ئێستا لەسەر حکوومەتی هەرێمە هەمان مەنهەجە ئەنو مەنهەجە بگۆڕن ئێستا ئەو مەنهەجەکە عێراقی هەمووی تەرجمەکە لەسەر کوردی عەرەبیەکە بکەن لەسەر کوردی ئەو پەیڕەوکە لە کەرکووک و لە هەولێ لە مووسڵ و لەگەڵ سەلاحەدین لەگەڵ دیالەیە ئەڵێ بەم زوانێ بەڵێ لەگەڵ پەیوەندی لەگەڵ بەڕێز مامۆستا سەنا بەڕێوەبەری خوێندنی کوردی لە بەغدا ئەوتی تاکیدی کردوتی بەڵێ شتێکی وایە بەرنامەیەکیان هەیە بۆ گۆڕینی وامەژی کارێکی زۆر کە کاتەزار ینی کوردانی خەرکەرکویان ناوچە دابڕاوەکان خۆزانی ینی پەنجاویەکی لە سەتا کورد لە ناوچە دابڕاوەکانن ئەمە گۆڕینی مەنهەجەکەەوە تا دابڕانی کووردە ژمارەی یەکجا زۆر نیوەی کورسان زیاتر لە چی لە هەرێمی کوردستان. هەرچەندە هاوشێوەکردنی خوێندنی کوردی و زمانەکانی تر بە ئیجابی باز دەکرێت، بەڵام هەر گۆڕانکاریەک لە بابەتەکانی مێژوو جوگرافیا و هاونیشتیمانی بە مەترسی وەسف دەکرێت. دیارە گۆڕینی مەنهەج لە دراسی کوردی بەو مەنهەجەی کە ئێستا لە بەغا خوێندرێ یاخود لە دراسی عەرەبیە خوێندرێ بۆ زمانی کوردی دیارە ئەمە لە ڕوویەکەوە شتێکی باشە لەبەرەوەی کۆمەڵێ پەرتوک و کتێبی تازە و بە چاپی تازە و بە کوالیتی بەرز ئەکەوێتە بەردەستی خوێندکار و قوتابیان ئەمە لە بابەتە عەلمیەکان هیچ کێشەمانیە و هەمان ئەو بابەتانەیە کە لە خوێندنی کوردی ئەخوێندرێ و لە خوێندنی عەرەبی خوێندرێ لەمڕۆ کێشەمانیە، بەڵام بە دیوێکی ترە بابەتە نەتەوایەتیەکان بابەتی مێژوو بابەتی هاونیشتیمانی ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر خوێندکار و قوتابیانی کورد لەبەرەوەی ئێمە مێژووی ئەوانمان خوێندوێتەوە تەنها باسی مێژووی عەرەب و دەوڵەتی ئیسلامیەکە و بە هیچ شێوەیەک خوێندکار و قوتابی کورد ئەگەر وابێ هیچ ئاشنایەتیەکی نابێ بە مێژووی نەتەوەکەی خۆی، هیچ ئاشنایەتیەکی نابێ بەو قوربانی دانانەی کە کورد قوربانی داوە لە پێناو بەدەستێنانی ئازادی لە پێناو بەدەستێنانی خاک و سەروەری بۆ خاک و نیشتیمانەکەی. مەترسیەکی ترە لەبەرەوەی ئێمە بمانەوە نەمانوێ ئێمە مێژوویەکی پڕ شانازیمان هەیە لە مێژووی کە خوێندرێ ئێستا لە قوتابخانەکانمان هەندێک بابەتمان هەیە تایبەتمەندی خۆی هەیە بۆ زمانی کوردی بابەتی مێژوو جوگرافیای کورد حکوومەتە بە دواکانی کورد کەتیا بابانیەکان و چەنەها حکومڕانی و شێخ محمودی حەفید و کۆمەڵێ شتە کە پەیوەستە بە نەتەوەی کورد ناکرێت ئێمە بابەتی مێژوو لە حکوومەتی بەغا هەستێ بە چاپکردنی دەکرێت فیزیای کیمیایە ئەوانە مادەیەکی علمیە بۆ ئاسانکاری بۆ قوتابیەکانمان بکرێت، بەڵام ئەمە جێگەی نیگەرانی هەموو تاکێکی کووردە لە کەرکووک و ئێمە وەکو خۆمان وەکو خوێندنی کوردی بە هیچ شێوەیە قبول ناکەین ئەو مەنهەجە دەستکاری بکرێت ئیلا لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت دەبێت ئێمە خۆمان لەو لیژنەیە بەشدار بین و پسپۆرە جیاوازەکان بەشدار بن لە دانانی پرۆگرامەکان بۆی بتوانین ئەوەی هەمانە ئەوەی کە مڵکی کوردایەتیە بیپارێزین لە ناو پرۆگرامەکانی خوێندنمان. شارەزایانی پەروەردە پێیان وایە پێش هەوڵدان بۆ هاوتاکردنی خوێندنی زمانە جیاوازەکان پێویست بوو وەزارەتی پەروەردە هەوڵی هاوتاکردنی موچەی مامۆستایانی خوێندنی کوردی و زمانەکانی دیکە لە ناوچە دابڕێنراوەکان بدات. مامۆستایانی کەرکووک هەر هەوڵێک بۆ گۆڕینی پێڕۆ و پرۆگرامی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بە مەترسی بۆ سەر ئایندەی تاچی کورد لەم ناوچانە و نەمانی ئینتیمای نیشتیمانی و خۆشەویستی کوردستان وەسف دەکەن. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.